هونەرمەندانی گرافتی و یاخود نووسین و وێنەکێشان لەسەر دیوار لەم ڕۆژانەدا بۆ ماڵی یاریزانی تۆپی پێ ئەرژەنتینی لایۆنێل مسی بانگهێش کرابوون نەک تەنها تابلۆکێشان لەبارەی جامی جیهانی تۆپی پێ بەڵکو هەروەها ئاراستەکردنی پەیامێکی کۆمەڵایەتی بووە و شوێنەی مسی تێدا گەورە بووە. وێنەکێشان و دروستکردنی ئەو جۆر تابلوانان لە شارۆچکەی مەسیدا واتایەکی تایبەتی هەیە. ڕۆمێرۆ مێرێت کە یەکێک لە هونەرمەندەکانن دەڵێت منیش هەروە یاریزانم. مسیم بینیوە لە بەرسەلۆنە یاری بکات لەناو ئەو گەڕەکانە دەکار بکات کە سەردەمانێک تێدا ژیە. ئەوە شانازیە بووە من. لیسان ئۆرتێگا هونەرمەندێکی ترەکە دەڵێت هونەر خەڵکێک دەخات. هاوبەشی خۆشیان شادی ئاوەرە هەروەها پەیامێکە دەتوانێت شتی زۆر بە هاوڵاتیان ببەخشێ. بگرە شوێنش بۆ مناڵانیان شتوەتەوە بۆ ئەوەی لەسەر دیوارەکان شوێن پێنجەیان دیار بێت. ئۆرتێگا دەڵێت ئەمە بەشێکە لە هونەری خیابانی و یاخود هونەرێک کە هەموو تێدا بەشدار بن و بە سروشتیش مناڵانیش بەشێک لەو هونەرەدان.